تشتي بيوست شبو قالي ما چیه يعني وقت درمان بكارتينن قالك نزاني درمان كارتينن بري سيدلي هب مثلا وقت علاج her ilacı karın bıkırın ya gerek ki çareseri ki cerabinin çünkü em zamanı خود antibiyotik vakti antibiyotik hep kartini çiye mesela gerek ki tabii ki خلاص ki vakti de خلاص ne ki çede mesela ev mikrobat laşete de namire Carekten mutasyon em bejim be zamanı tabii mutasyon der bastı böyle kavitir de böyle tekrar bir خلاص ki tekrar bir bakıcı. Hemû katek li hemû şwênek xweparastin zor baştira li çareser wergirtin. Yani pêwîst e li hemû şwênek bîn, li hemû katekî bîn, li hemû werzeçî bîn, zor agadarî xweman bîn. Mirov agadarî xwe bî li sermayê yan li germayekî zor yan li xastin li gorînî werzekan da ئاگاداری خۆی بیتن و زەرمەند نەبیتن لە بۆ ئایندکەش مرۆڤ دەبێتن یەکەمین جار لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی خواردنەوە لە ڕووی جلوبەرگەوە خۆی بپارێزێتن بەڵام باشترنیش لە بۆ ئینسانیەوەیە بەرنامەیەکی ڕێک لە بۆ ژیانی لە بۆ خواردنی و لە بۆ کاروبارەکانی دانێتن ئەو کاتی ئینسان بەخۆی بەرگری لە بۆ جسمی پەیدا ئەبیت و کێشەی هەم تەندروستی و هەم خودی ژینگەییشی نامێنێت. وای دەبینم کە خەڵکی ئێمە کۆمەلگای ئێمە بەڕاستی زۆر لەلایەنی تەندروستیەوە و لەلایەن جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە پزیشک بۆی دانێتن لە کاتی سەرما و کاتی زستان و باران و سەرما سۆڕەکان یان لە کاتی تۆزخۆر و کەش و هەواڵان لەبارەکان خەڵکی مەز بەداخەوە زۆر جێڕالی ئەو ڕێنمایانە ناکەن کە بۆیان دانراوە.